گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. فەرقی نییە نێرومێ هەرچی دانیشتووە لە دێ گشت خەریکی فەرمانن و دەستهێنانی نانن تا تەواو ئەبێ هاوین تێ ئەکۆشن زۆر بەتین. ژن هێزە، ژن توانایە، ژن نیعمەتی خودایە. جوانترین خاڵ لە خانماندا بەرگی بڕوا بە خۆبوونی لەبەردابێ کە ئەو کات دەبنە نمونەیەکی جوان بۆ کەنیشکەکانیان. خۆشەویستانم سڵاو، لە بەرنامەی کوێنەی مروارەکانی غوربەتەوە بۆ ئەم جارە دوو دەنکە مرواری درەوشاوەی نازداری جوان بانگهێشکراونەتە بەرنامەی مروارەکانی غوربەت. دوو خانمە کوردی دیاری شاری سلێمانی کە خاوەن براندی تایبەتی خۆیانن ئامادەن لەگەڵمانە. خۆشحاڵم کە بانگهێشتەکەی منیان قبول کرد و حزوریان هەیە لە بەرنامەکەمان. با پێکەوە بزانین ئەم دوو خانمە ناسدارە، ئەم دوو مرواری جوانە کێن و چ کارێک دەکەن. خۆشەویستانم سڵاو، بەخێر بن. بەخێر بن هەوارخان، تارەخان بەخێر بن. ئەگەر بکرێ جەنابتان با لە تارەخانەوە دەست پێ بکەین ببەخشن. تارەخان فەرموو. من تارە ئەمین سەپان خاوەنی چێشتخانەم لە شاری سلێمانی، خواردنەکانی تارە خاوەنی لاپەڕێ خواردنەکانی تارە یا کوردیە. هەرچەمەند درێژ بی تارەخانجان. هەوارخانجان بفەرموو بە هەموو بینەران و بیسەران زیاتر بە هەوارخان ئاشنابین بزانن کێن و چکارە. سڵاو لە ئازیزانی ئێمە، سڵاو لە بینەران و بیسەرانمان، دەستخۆشی بۆ خاتوو ئەمەل، سپاس دەکەین بۆ ئەم بانگهێشتە جوانە، سپاس دەکەین کۆبڵتان کردین ببین بە دەنکێ مرواری لە ڕستەکەتانە. من هەوار محەممەد خاوەنی براندی HL دیزاین، براندێکی کولتوری کوردیە کە بە خۆشحاڵیەوە لەسەر ئاستی کوردستان دەرەوەی وڵات هەموو کوردان براندێکی ناسراوە. ئێمە ئیشەکەین لەسەر کەلتور و کەلەپوری کورد، ناڵێن کوردیمان داهێنا، ئەڵێن کوردمان جلی کوردیمان زیندوو کردەوە بە ئاستێک کە ئێستا بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵێن زۆر 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 لەبەرسیایە. ئەویش بەهێنانەوەی دیزاینە کۆن و کەلتوریەکان، بەهێنانی جوانترین ئەکسسوارات بۆ سەر ئەو دیزاینانە تا ڕەسەنایەتی کوردی بەرز بنرخێن و تا ڕەسەنایەتی کوردی بڵاو بکەینەوە لە هەموو جیهان مافی خۆمانە وەکو هەموو کۆمەڵگایەک ئێمەش ناسراو بین و جلەکانمان شانازی بێ بە خۆمان. پێم خۆشە لەم دوو خانمە بەڕێزە پرسیار بکەم کە شمولی هەردووکتانەکە ئایا کەرەنتین و ئەم ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا کاریگەری هەبوو بۆ کارەکەتان یاخودنا؟ باشە، من ئەتوانم بڵێم ئێمە کەرەنتین سوودمان لێ وەرگێت. ڕاستە ناخۆش بوو، ینی خەڵک سترێسێکی زۆری هەبوو. بدایەت خۆمان وەکو ئەرکێکی نیشتیمانی خۆمان هەستاین بە ڕۆژێک ئامادەکردنی خواردن بۆ قەزای دوکان، بۆ هێزی پێشمەرگە و پۆلیس و با بڵێن ئەو ڕۆژە بانقەکەی دوکان ئیشی ئەکرد. ئەو شوێنە هەمووی ڕۆژی خواردنمان سەر تاپا ئامادە کرد وەکو ئەرکێک، وەکو واجبێ، وەکو ئەوە ناکە ینی بڵێن هاوکاری، لەبەر ئەوەی کە پێویست بوو. براندی HL دیزاین هەستا ئەمەل کرد لە چەند ڕۆژی یەکەمە. دواتر خۆم دوو کچم تەبان ئێمە ئیش ئەکەین لەم براندە، وتم کچینە ئەمە نابێ ئێمە دانیشین و خەفەت خۆین، یاڵا بەدەستکەین بە دیزاین تایزە. فرسەتێکی زۆر گەورە بوو ئێمە، حدودی 20 بەرەو ژوور ئێمە دیزاینمان حازر کرد لەبەرەوەی ئێمە موادێکی زۆرمان هەیە، ساڵانە زەخیرە ئەخەین، هەموو شتێ بەردەست بوو. جوانترین دیزاینمان داناوە بۆ جژنی ڕەمەزان ئینشاءڵڵا خەینە بەرچاوتان. هەر سەرکەوتوو بنیاخوا. تارەخانجان با لای بەڕێستانەوە بزانین تا چەند بێگومان لە مانگی ڕەمەزانە زۆرێک لە چێشتخانەکان کراون و زۆرێک داخراون هەر بەپی یاسا، بەڵام تا چەند کۆرۆنا و ئەم ڤایرۆسە کاریگەری هەبوو لەسەر کارەکەی بەڕێستان. ئێمە تقریباً مانگی و زیا مەکمەکەمان چێشتخانەکەمان داخستە بوو بە بۆنەی ئەم نەخۆشیەوە، هەروەکو شوێنەکانی تر. ڕاستە لە ڕووی مادیوە زەرێکی زۆرمان کردووە و
و کۆمەڵێ مەسئولیاتی تر هاتووە سەرشانمان و کێشانە وەکو شوێنێکی تر نییە شتەکانی خەسارە بێت بمێنێتەوە و بەردەوام ئەوێ مۆڵی دەمان ئیشکات یاخود مجەمیدە و سەلاجەکانمان ئیشکات زەرێکی مادی زۆرمان کردووە بەڵام لە ڕووی لە هەندێک ڕووی ترەوە لەوانەیە قازانجمان پێ گەیشتە بێ کە وەکو خۆمان کەمێک ئیسراحەتمان کردووە یاخود لە ماڵەوە بووین یاخود ئیحتیماممان بە لاپەڕەکانی خۆمان ناوە بە نسبەت منەوە هەوڵم ما 2 ڕۆژوانین دانیشم بەبێ هیچ دوای ئەوە دەستم کرد بە ژیاننامەی پیاوەکەم نووسیمەوە تەواو نەبوو بووم بە تەواوەتی بڵێن ئەو ماڵونیوە تەواو بوو و ئێستا حالیەن ئیشەکەین بەڵام بەدلی بەری با من پرسیارێک لە خات و هەوار بکەم چۆن بوو بیرت کردەوە براندی تایبەتی خۆتت هەبێ لە کاتێکا بڵێن بەپێی کۆمنتەکان بەپێ و پرسیارانێکی خەڵگەیکەن زۆر کەس هەبووە لە شاری سلێمانی و لە شارەکانی تری دەوروبەریشی خەیات بووە بڵێن دیزاینەر بووە تەطریزی کردو بڵێن دەستڕەنگین بووە چۆن بوو بیرت لەم کاری ئەم کارە کردەوە کە براندی خۆتت هەبێت تایبەتیە بە هەوار خان بێت ئەمە خانگیان ئێمە لە ساڵی هەشتاکانەوە تقریبا من مناڵ بووم یعنی ئەو کاتی کە فامم کردەوە دیومە بەدەستدایکەوە ئەم شتانە بەڵام بۆ ماڵی خۆمان ینی وەکو پیشە بەکار نەهاتوە بەڵام زیاتر ئیتر ئێمە ئێستا خۆم و کچەکانم کەوتین 12 ساڵە زیاتر واچێت 12 ساڵەوە خەریکی ئەم ئیشەین نەمان خستە تۆڕە کۆمەڵایەتەکە بڵاوکردنەوەی نەبوو چەند پارچەیەکمان کرد بۆ چەند خاتونێک چۆ تۆڕە کۆمەڵایەتەوە هەموو کەس ئەیوت تکایە خاوەنی ئەم دیزاینە کیە پێمان بناسیێنن ئەمە وای کرد شتەکانمان بڵاو بووە زۆری نەوتیان مەفروض وایە مادام شتەکانتان جوانە بیخەنە بەر چاوی خەڵک کە خستمانە بەر چاوی خەڵک ئێمە شتێک زۆر سەرکەوتوو کردین لە پێشا بیرمان لە پارە نەکردەوە هێنامان دیزاینەکانمان بە جوانترین شێوە بڵاو کردەوە و سپۆنسەری بڵاومان کردەوە بەڵام چۆن سپۆنسەری ئەوە نییە تۆ هەروەری گریت و لەبەریکەیت خانمە دیارەکان شتێ لەبەر ناکەن کە جوان نەبێت بەڕاستی جێی سەرنجیان بوو کە جێی سەرنجیان بوو هەموویمان کرد بە دیاری و سپۆنسەری ئەو وای کرد کە بڵاو بێتەوە خەڵک بەدوای شتەکانمان نابدەڕێت کارێکی زۆر خۆنەویستانەمان کرد دواتر کردمان بە پیشە و مادیەن ئیستیفادەمان لێ کرد ئەمە زۆر هۆکارە بۆ سەرکەوتن گوێنەیەکە سەرفکردن لە بیدایەتە دواتر ئەتوانی بەرهەمەکەی وەرگریتەوە ئەمە سەبەبی براندی ئێمە بوو هەوڵماندا براندی HL دیزاینز H خۆمم هەوار ئێڵش کچەکان من لاوێن لەرێن ئەسین توانیمان گروپێکی کچکۆلانە دروستکەین بەڵام براندێکی زۆر گەورە ئەمە سەرگوزشتەی HL دیزاینە یەخوا سەرکەوتوو بن بەڕاستی کارێکی زۆر جوان و گەورە دەکەن لە ڕاستیە باشە من هەنێک جار بەپێی ئەوەی منیشێکێکم لە فانەکانی بەڕێستان لە ئینستاگرام ئەمانە فۆلۆتانەکەم هەنێک لە کۆمنتەکانە بینین مەسەلەن ئەزانم ئەبێتە مای دڵ گرانیتان یاخود نیگەرانی بەڕێستان لەوانەیە هەنێک کەس هەڵێ ئەگەر هونەرمەندەکان پۆشاکی ئێوەیان نەپۆشیایە هەڵبەتە HL دیزاین ئەم دیزاینی ئێستا نەبوو بۆ ئەمەیان هەڵێ چی باشە من جوابێکی زۆر بەخۆتم پێەیە من خۆم ئەگەر شتێک زۆر بەدڵم بێ ئەیپۆشم ئەگەر بەدڵم دەبێ نایپۆشم دیارە ئەم هونەرمەندانە زۆرینەیان خۆیان پەیوەندیان بەمنەوە کردەوە هەوارخان کلیپم هەیە ئەگەر بتوانیت پێش دەستم بۆ حازرتم بە چاوان یعنی شتێک نەبووە هەوار خۆی بۆیان بەرێ کە داوا کراوە قەت نەئەم نەبووە و توێتی لە ماوەی 5 ڕۆژە خاتونێک کلیپی هەبووتی لە ماوەی 15 ڕۆژە 5 دەستم ئەوێ وتومە بە چاوان خۆم و هەردوو کچەکەم شەومان کردو بە ڕۆژۆشمان کردو بەشە ئەو 5 دەستەمان لە مۆعیدی خۆیانەوە کردو ئەمە هۆکارە مۆعید ڕاستیمان جوانی کارەکانمان خۆبەخشیمان ئەمانە هۆکارە بۆەوەی کە سەرکەوتوو بین ڕاستە ئەوان پلێکپایەکی جوانیان هەیە هونەرمەندان گۆرانی وێژان پێشکەشکارن بەڵام ڕەنگە کارەکەی ئێمەش شایانی ئەوان بێ بۆیە ئەوان زۆر دۆستیقیان بەخۆیانەوە ئەی باشن بەڕاستی کارەکانت زۆر جوانن دەست و چاو خۆش بێت زۆر سپاس دەکەم هەمیش زۆر مهمە ئێمە پاراستومانە لە جلبەرگەکانمانە ئەمانە بۆ سەر شاشە نابێت نابێتە جێ کۆمنت جێ شتێکی ناشرین جلەکانمان خۆشتە و جوانە ئەمە زۆر هۆکارە بۆ ئەوەی کە زیاتر بەرەو پیرمان بێت خۆی لە ڕاستیە من یەکێک لەو بەڕێزانەی کە
زۆر پێویستە سپاسیان بکەین خانمێکیش لێرە دیزاینەرە بە ناوی خاتو دڵکەش مراد لەگەڵ بەڕێستانە وەلێ هەردووکتان کارێکی واتان کرد بۆ جلی کوردی ئەو خەڵکە ئاشکەنەوە بە تایبەتی گەنجەکانمان لێرە بوون وونە ئێمە لە غوربەتا بووین مناڵەکانمان حەزیان لە جلی کوردی نەبوویان و حەزمان لە فەقیانە نییە ئەم شتەی درێژە و زۆر فەقیانە بووە ئیز ئاجمانەکە ئەمانە خاتو دڵکەش مراد بڵێن هەستا هەمان جلی کوردی بەڵام بە کەمێک لەمسەیەکی غەربیەوە بڵێن فەقیانەی نەهێشت هەنێ جار مەسەلەن پەرپەڕێشتێکی زیادە کردنی ئەکریا خۆت ئەمانە چۆنەڵێ گەنجی کوردی ئاشکردەوە لە جلی کوردی بۆکو بزانی بەڕێزیشتان چەند ساڵێک خەڵک خەریب بۆ تۆرا لە جلی کوردی بێزارە بوو خۆیدا بۆ ستایڵە خلیجیەکان ئەجنەبیەکان ئەمانە بێگومان سپاس بۆ بەڕێستان لەبەرەوەی کارێکی وات کرد بە هەمان ئەو ستایڵە و دەستورە کۆنا سەر لە نوێ بەڵام دیزاینەکەی چۆنەڵی تەتریزەکەی یاخود گوڵ و شتەکانی کەمێک جیاوازتر بوو ئەمە بۆ خۆی ئاشکردنەوەیەکی جوانە یعنی خانمانت دڵیگەن کچەکانت ئاشکردەوە ئەمە زۆر جوانە بەڕاستی مایی دەستخۆشیە زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان تارا خانگیان ببەخشن نەبێ کەمێک ئارام بن لەگەڵمان لەبەرەوەی ماشەڵا دوو دەنکە مرواری زۆر جوان و قورس و گرانن سەنگینن ئەبێر کەسە و بەپێی خۆی هەموو جارێ ئەم کۆبنەوانەش کۆ نابێتەوە ئیتر پرسیارە و ئەبێ لێتانی بکەم لەبەرەوە کەمێک ئارام بن لەگەڵمان زۆر سپاس تاراخان لەم ماوەی ئەخیرا لەم چەند مانگەی ئەخیرا پێم وابێ نازانم وەکو فیستیڤاڵێک وەکو ئاهەنگێک وەکو ئێوارە خوانێکی وات کرد بۆ خانمە سەرکەوتوەکانی شار هەمویانت کۆ کردەوە لە کاتێکا تاراخان خۆی تازە بوو لە بوارەکەی بڵێن وەکو شێف دەرکەوتو بوو کە هاتووە کوردستان ئەم کارت بۆ کرد و بیرۆکەکەی لە چێوە گەڕێتەوە بیرۆکەکەی هەوارخان ئاگای لە یەکێک بوو لە ئەو خانمانەی کە بەشدار بووە و یەکێک بووە لەو خانمانی کە دیار بووە لەو شوێنەیە و یەکەم بووە لەو بڵین ئیڤێنتەیە کە ئێمە بانگمان کردوێتە سەر ستێج و خەڵاتمان کردووە من لەو ڕۆوە نەم کردووە کە ئایا هەوارخان لە پێش منە یاخود کەلسومخان لە پێش منە یاخود من مناڵترم بم لەوان یاخود ئاستی ئیشەکانمان لە یەک ئاستابێ یاخود بەرزوو نزم بێت بە هیچ شێوەیەک بیرم لەوە نەکردوێتەوە بێگومان هەر یەکەمان لە ئاستێکین هەر یەکەمان لە کاری خۆمانە دەزڕنینی و هەر یەکەمان بە شێوەیەک سەرکەوتووی بەڵام من ئەوەی کە بیرم لێکردەوە و بیرۆکەکەم بۆ هات ئەوەیە کە ئێمە پاڵپشتی یەکتری بین هەوارخانیش خۆی یەکێک بوو لەو ئافرەتانی کە لە ئیڤێنتەکەیە ئەو قسەی کرد کە تاراخان ئەو ڕێچەیی شکاندووە ئەوەی من بیرم لێکردەوە کە خانمێک خۆی کارەکات و خۆی دیارە خەڵاتی خانمانی تر بکە و پشتگیری خانمانی تر بکە و هەنێک خانمان هەر وەکو خۆی کۆ بکاتەوە و لەویا چاویان بە یەکتری بکەوێ و ڕێز لە یەکتری بنێن نەک هەر خەڵاتەکەی من بەڵکو لەویا یەکتری بناسن لەویا بتوانن ئاش بنەوە یاخود لەویا بتوانن ڕێز لە کاری یەکتری بگرن لەوەوە سەرچاوی کارێکی جوانە بەڕاستی ئەوە پشتیوانەیە کە بۆ خانمان لە یەکتری دڵنیام ئەگەر هەمیشە هەمومان بۆ پێودانە کار بکەین زۆر دڵنیام هەمومان ئەگەینە سەرکەوتنێک لەبەرەوەی ئەو کارەی منەیکەم ڕەنگە هەوارخان کارێکی تری جیاوازتر بێ ئەگاتە لوتکە بە هەمان شێوە بەڕێزیشتان هەر لە کارێکی ترن زۆر سپاس بۆ ئەو نیەت سپاچیە بەڕاستی ئەوە زۆر جوانە لەلایەن خانمانەوە بەرامبەر یەک بکرێ هەنێ جار ئێمەی خانمان گلەیەکەین ئەڵێن لەوانەیە محارەبە ئەکرین بڵێن دژایەتی ئەکرین بەڵام لە هەمان کاتا سیرەکەی زۆرینەی ئەو دژایەتی کردنە هەمووی لەلایەن ڕەگەزی مێینەکانەوە من دەستخۆی جوانی ئەو ئیڤێنتە لەوەیە بوو کە لەم شێوەیە نەکرابوو و یەکەم ئیڤێنت بوو کە ئافرەتێک پشتگیری ئافرەتەکانی تر بکە زۆر ئافرەت خەڵات کراوە بەڵام لەلایەن دەستگاکانەوە یاخود لەلایەن حیزبەکانەوە یاخود لەلایەن پیاوانەوە جوانی ئەم ئیڤێنتەی من ئەوە بوو کە تاکە لە وێنەی خۆی و هەر ئافرەتیشە هەموو کارەکانی کردووە و ئافرەتیشە پشتی ئافرەتی بوو دەستە خۆش بە بێگومان منی ژێکێک بووم لەو
میوانانەی کە بان کران بەڵام بەداخەوە لەبەر دووری شوێنەکەمان من نەمتوانی ئامادەم طبعاً زۆر سپاس بۆ بانگ هێشتەش زۆر سپاس دەکەم. تارەخانیان ئەتوان پرسم تا ئێستا چەند کتێبی چێژلێرانت هەیە مەسڵەن بڵێن کە کتێبی خۆتت چاپ کرد بێت؟ بڵێ دوو چاپە بەڵام هەر ئەوە نییە بڵێ چاپی یەکەم و چاپی دووەم. چاپی یەکەم 200 لاپەڕەیە، چاپی دووهەم 470 لاپەڕەیە. واتە لە چاپی دووهەمە خواردنەکانی چاپی یەکەمی تایە و 100 شتێک لاپەڕەش بۆمان زیاد کردو و بە دیزایانی جیا بە بەرگی جیا بە نووسینی جیا بە خواردنی جیا. دوان دەستە خۆش بە. ئەتوانم هەوارخان بپرسم ئێستا مۆدێلی چ قوماشێکە بۆ بەتایبەتی لە مۆرزایە؟ ئەمە یەکەم. دووەم ئایا ئەو قوماشانەی کە کاری لەسەرەکەن عادەتەن بەدوای ئەوانەیە ئەگەڕێی کە زۆر چۆنەڵی پۆپیلەر بێ لە ناو بازاڕ، یعنی زۆر خەڵک حەزی لێ بکە تۆ دەیهێنی کاری لەسەرەکە یاخود هەر قوماشێکی سادە ئەهێنیت و کاری لەسەرەکەی؟ ئەوەی ڕاستی بە ئەمریکان ساڵانێکی زوو مۆدەی قەیفە بوو کاری لەسەرەکە، بەڵام قەیفەکە لە زستانانە ئەبوو هەڵگیرا بە عەفو لە هاوینانە ئەبوو هەڵگیرا بە لە بەروی زۆر گەرم بوو. ئێمە تەڵەبمان لەسەر قوماشێک کرد، قوماشەکە قەدیمە نای تافتایە خامە هەندێک پێوت خاڵات هەندێک پێ و تافتە، ئەمە هێنامان بە ڕێژەیەکی زۆر. قوماشەکە زۆر ئەستور نییە، ڕەونەقێکی جوانیشی تیا و سادەیە، کار لەسەر ئەوەکەی بە خۆشحاڵیەوە بازار فرۆشترین قوماشە ئێستا لەسەر لەو کاتێکی ئێمەیشی لەسەرەکەین، چونکە شتێکی مڕیحە لەبەرا و جوانێکیشی تیا تۆزێ ڕقە، بەڵام کە دیزایانی ئەخرێتە سەر سفر دیەتە خوارەوە. ئەمە باوترین قوماشە و ئەشتوانم بڵێم زیاتر ئێمە بەکارمان هێناوە، بەڵام بە خۆشحاڵەوە ئێستا زۆرینەی دیزاینەرەکان بەکاری ئێنن قوماشێکە سوودی لێوەرگیراوە، تافتە یعنی لە تۆپایە بۆ قوماش و بەکارهێنانی دیزاین. ئەمە جۆری خامەکە وەکو باسمان کرد بە هەموو ڕەنگەکانیەوە ئێمە ئەهێنین دوورین وەکو ئاوا بە سەڵتەی یان بەکەوە ئەنجا دەهێنین وەکو ئەمانە دیزاینیان لەسەر دروست دەکەین. ئەم جۆرە قوماشە زۆر باوە، ئەتوانم بڵم قەیفە زۆر کەم بووەتەوە بۆ کاری چنین. ئێستا زیاتر ئەم قوماشانە بەکار ئەهێنین بۆ چنین، ئەگەر زستانان بێ بەری لێ بدرێت، ئەگەر هاوینان جوێت توانی بەرێکی تەنکتری لێ بدرێ و کارێکی زۆر ناوازەی لەسەر دەرئەچێت. ئێستا خامەک بەکار ئەهێنین بە خۆشحاڵی و کارێکی زۆر سەرکەوتوی لەسەر ئەکرێ. ماوەیەکە بڵێن پێما بێت تازەترە پێشتر بەردت بەکار نەئێهێنا لە چۆنەڵی لە دروستکردنی نەخشەکانتە، بەڵام ئێستا بەردیشت ئات کردوتە سەر ئەوانە، ئەمەیان چۆن بوو؟ ئێمە سێرمانەکەن شتە کوردیەکان ڕاستە زۆر جوانن، بەڵام شتێکی تەقلیدی دەرچوو بوو ئێمە وتوان هەر بۆ ستایلانە بە گۆڕانکاریتیاکەن. من ساڵانە شتەکانم خۆم ناتوانم بە حکومە ئیشەکان زۆرە و مەسئولێتێکی زۆر و شتەکانم لە کاتی ئیسراحەتە بۆ نمونە ئەچن تورکیا یان ئەچنە مالیزیا، ئەو شتانانەی کە زۆر تایبەت و گران و جوانن ئەیهێنن بۆ هەندێک دیزاین کە پێویستە کاوابێ، ئەمانە بەردن بەکاریان ئەهێنین، یعنی شتێکی زۆر ناوازە دەرەچن بۆ لەسەر کڵاو لەسەر سەڵتا کەوا کەمتر چکەکەوا زۆر خۆز دەرەچێت، بەڵام بەردە تایبەتەکان ڕاستە لە نرخا زۆر گرانن، بەڵام شتێکی زۆر ناوازن ئەبێننەوە خاصەتەن کڵاو چەند ساڵی ئیدامەی ئەبێ لەبەرەوە چەند شتی جوان و بە نرخی پێوە بێ کەمە ئەمە وای کردو کە ئێمە گۆڕانکاری بکەین لە بەرد و شتەکانی پێشینەیە. ئەتوانم پرسم هەوارخان دەستێجلی بۆ نمونە لە چەنەوە دەست پێکا تا چەند؟ باشە ئەم پرسیارە زۆر ڕوبەڕوومانێتەوە ڕەنگە ڕخنێکی زۆریشمان لێگیرێ. ئەمەریکان شتمان هەیە 50,000 پێچێ بۆ کڵاوە مەسەلەن مورۆکەی هەمووی نایلۆن و پلاستیکە، ئەمە ڕەنگە هەموو پێچووەکەی 30,000 35,000 بێت، قوماشەکەی 5,000 بیان قاعدەکەی 5,000 بێت، نزیکی 10,000 بۆ ئێمە بمێنێتەوە، بەڵام ڕەنگە ڕستێ مرۆڤ بۆ هاتوێ $80 کەوتبێ. ئەی ئەمەلیان ئەی من ئەگەر بێنە قوماشە بکەم بڕ و یەک ڕستێش لە شتێکە ڕەنگە 5 ڕست بەکار بێ دەمەوات بەکار من ناتوانم لەو کاتە ئەمە ینی باڵێ مەسئلێکی کەم بێن، ئەمەش مشتری خۆی هەیە، ینی کەسێک هەیە بۆ نمونە خاتو ئەمەلیێت ئەڵێ بێ زەحمەت شتێکم بۆ بکە زۆر تایبەت بێ گوێمەیرە نەرخ، ئەمە مافی خۆمە کە بۆ خۆم لەبەری ئەەکەم من ئەتوانم چی پێ بەکاری بێنم، ئەمە ڕاستە گرانە، بەڵام بۆ شکڵەش نێ ئێمە هەموو شتێکمان هەرگران بێ بە پێی ئەکسسواراتەکان فەرقەکە ئەسعارمان، بەڵام من هەوڵم ماوە کەمترین شتی ڕایج بەکاربێنم، ڕایج نییە شتی هەرزان لەبەروی خانمێکی زۆر لە بازاڕە زۆر شتی هەرزانیان داناوە ئەوم بۆ ئەوان بەجێ هێشتووە،
من دەوشتێری پوختم بەسە شتی زۆر تایبەت بکەم کەمەکانم جێهێشتە بۆ خانمانێکی پێویستیان پێخۆدنیا هەر من نیم ئەنواع دیزاینەرمان هەیە و ژیانی ڕۆژانی لەسەر ئەوەیە یا ئەنواع ئیشکاری دەستیمانێ بە ئەوە بۆ ئەوان بێ ئەوەیە بابەتی گرانی هەرزانی کارەکان دەست خۆش بێ زۆر سپاس باشە بیرت لەوە نەکردێتەوە مەسەلەن بتوانی ئەوەنەی من بزانم هەر هەوارخان و دوو کەنیشکەکەین ئەم کارانە ئەکەن پێکەوە کە بیرت لەوە نەکردێتەوە یەکێک بێت هاوکارت کە دەستگیرویت کە مەسەڵ بڵێن هاوکار بێ لە تەواوکردن و ڕاپەڕاندنی کارەکان زۆر هەوڵماندا چونکە ئێمە پێڕان ناگەین ئەگەر چیتە سەر پۆستەکانمان ئێمە هەموو ساڵێک مانگێک مانگونی وێک پێش بۆنەکان ئەڵێن تکای ئێمە ڕامانگرێت لەبەرەوەی توانامانیە نامانوێت شتی خراپ بکەین و بینی دەست خاوەنی دڵ گران بێپی بەڵام ئێمە ئەم تێستانەمان کرد بۆ نمونە خاتونێکمان هێنا وتمان تۆ لە ئێستاوە کار ئەەکەی لەگەڵ ئێمە لە تێستای ئەگەر باش بیت هەوڵێن ببی بە ئەندامێکی HL دیزاین جلێکم مایە دەستی وتم ئەمە هی فڵان کەسە بەس شتێکی کەم بوو فەقانە بوو وتم هەوڵ بە زۆر جوان بیکەی لەبەرەوەی بۆ فڵان کەسە بارێک و پێک بێناوەکەم پێوت کەچ لەکە تاوا بڵێ هێنا بڵێ هەواکان ئەمە تەواو بێ هەوار ئەمە تەواو بووە بێ بە ساحەبی هەستا لە ڕێی خۆیەوە تەسلیمی خاتونەوەی کرد و خاتونەکە زۆر دڵگیران بوو ئەمە ئەومان واستێ هێنا کەسێکی کەم هێنا چەند لەگەڵی خەریک بوو دیزاینی گوڵم بۆ کرد و ئەمود لە ماڵەوە مەمێنەرەوە لەبەرەوەی ئەشیا ئەی بردە ماڵەوە ئەیکرد کاتێکم زانی پاشمان گێت وتی من دیزاینەرم چۆ بەرنامەی دیزاینەوە یعنی ئیتر وای لێهات کارەکانمان خەریب و لەناو ئەچوو لەبەرەوە ئەڵێن کەم ئەەکەین بە هەر خۆمان بین تووشی خەم نەبین ئەوەیە کێشەکە ئاخر ئەی ناتوانانی مەسەلەن ئەوانەی هێنی وەکو عەقدێکی لەگەڵا بکەی پڕیکەرەوە نەتوانێ مەسەلەن دیزاینەکانی تۆ بەرێ یاخود بەکاری بێنێ چونکە ئەوانە هەمووی مافی لە بەرگرتنەوە مافی کۆپیڕایتی پێوترێ ئەو کاتە ئەچێتە قاڵبی دزینەوە ئەگەر بکرێت ناتوانێ و کەسانی کە هێنی عەقدێکی وای پێ بڕکەیتەوە کە نەتوانێت بە هیچ شێوەیەک بتوانێت ئەو دیزاینانەی تۆ کە کارت لەگەڵاکە بیبات بەکاری بێنێ بۆ خۆی باشە ئەمەد خانگیان لێرە ئەوانەی کە کاری دەستیەکەن زۆربەی بۆ بژێوی ژیانەکە تۆسێ لەگەڵ عەقد و شتا کێشانە یعنی ئەوانە بە شتێکی سەختە زانن بیر لەوە ناکەنەوە ئیمانیان بگرێ بۆ شتانە زیاتر ئەوانە کلمەوە دانیشتون و شتێک ئەکەن بۆی ڕۆژانە پاریان دەست دەکەوێت یعنی ملتەزم نین بە عەقدە و ملتەزم نین بۆ شتە ڕەسمیاتانەوە لەبەرەوە ئێمە ئێستا هەوڵێکمان هەیە خەڵک چۆن ئەڵی فێرکەین کێشەمان نییە دەورات بکەینەوە بەڵام وەکو ستاف خۆمان بین یعنی دەورات بکەینەوە خەڵک فێرکەین ئەمە کێشەمان نییە بەڵام وەکو خۆمان بمێنینەوە زۆر بڕان هەیە مثلەن لە جیهانیەکانیشە شتێکی کەم و پوختەکەن و تایبەتێکن و ساڵانە نمایشی خۆیانەکەن با ئێمەژێکی بناوە قەچێتە لە کوردیشە بە شتێکی وایە بێت شتەکانمان ناوەێنێتەوە لەشتان ساغ بێ یاخوا لەشتان ساغ بێ وەکە زانین هەموو تاراخان لە ئەوروپا گەڕاوەتەوە چێشخانەی لە سلێمانی هەیە ئەتوانین پرسین چەند چێشخانەت هەیە و یاخود لە چەند شاری کوردستانە چێشخانەت کردوتەوە من لە ئەڵمانیا چێشخانەم هەبوو فرۆشتم دەستبەرداری بووم و لێرە لە سلێمانی هەر یەک چێشخانەم هەیە خواکە توانین ئەو چێشخانەیە بە ڕێوە بەرین جارێ لەم زڵوفەیە خوا گەورەیە بۆ لقی تر یاخود چێشخانەی تر گرنگ ئەوەیە ئەم زڵوفە وامان لێ نەکاتە مەجبور بین دای بخەین یاخۆن وازی لێ بێنین بە هیوای سەرکەوتن ئینشاڵڵا لە هەموو دنیاە چۆن ئەم لە ئەوروپا وەکو مەکدۆناڵ وەکو ئەم فاسفودانە وەکو ڕێستۆرانتەکانی تر کە براندێکی جیهانین بەو هیواین بەڕێستان و هەوارخانێکی ببنە براندێکی جیهانی لە ئایندەیە تاراخان بۆ نمونە ئەڵێن خواردنی پیتزا و پاستا و سپاگێتی ئەم شتانە ئیتاڵین باشە ئێمەش بڵێن لە کوردەواریە هەر ترخێنە و نازام مەجموعەی خواردنمان هەیە کە تایبەتە بە کورد باشە بیرت لەوە نەکردێتەوە وەکو تارا ئەمین خۆی بەتەنها خواردنێک دروستکە کە بیرۆکەی خۆت بێ هیچ بیرت لەوە نەکردێتەوە یاخود خواردنێکی وات هەیە من نەیزانم چونکە بناتمەتە چێشخانەکەشت من زۆر خواردن هەیە بۆ نمونە تەنانەت خواردنە کوردیەکانیش لە ماڵی خۆمان بۆ خۆمان بە شێوازێکی کەمی ئەنێن بۆ نمونە ترخێنە کە تایبەتە بە شاری سلێمانی بڵێن کاتی خۆی کولەکە تۆکڵی کولەکە یاخود باینجان یاخود کاڵا دمێوژ و قەیسی و هەڵۆژە و ئەمانەیان هەموو وشک کردوتەوە
و چەوەندەر ئەمانەیان هەموو وشک کردوێتەوە و تێی ئەەکەن یاخود گۆشتی تێەکەن یاخود بە پڵاو لێ ئەنێن لەگەڵ پڵاوە لێ ئەنێن بەڵام من وەکو خۆم کە بۆ ماڵی خۆمی لێنێن مەسەلە ئەوە نییە بڵێم من گۆشتی تێ ناکەم ئەم شوەیە یاخود گۆشت نەبێ یاخود شتێک بەڵام من حەزم لێ تەخێنە بە سادەی نە برنجی لەگەڵ بێت و نە ئەو کەرەستانەی تیا بێت و نە چەوەندەریشی تیا بێت حەزەکەم کاکڵی گوێزی تێکەم و دۆشا و ڕۆنی تێکەم میسکە خڕەکە و پرخێنەکە و نۆک لەوە زیاتری تێ ناکەم بۆ خۆمان بەڵام چەند جار بۆ پەیجەکەم کردومە بۆ یوتوب کردومە بە چەند شێوازێکی جیاواز لەگەڵ پڵاو کردومە و ئەو شتە وشکانم تێ کردووە چەوەنەری سپیم تێ کردووە سوورم تێ کردووە لەسەر تەڵەبی خەڵک وتوانە تارەخان تۆ ئەمە جیاوازتر بووە لێت ناوە ئەڵێ من وا حەزم لێتی بەڵام بەڕەغبەتی ئێوەی جارێک دوو جار ڤیدۆتان بۆ ئەەکەم لێ ئەنێن خۆی خۆشە ئەسلەکەی هەموو کەس ئەسلەکەی بزانێ بەڵام هەر خانمێک لە ماڵی خۆیان ئەتوانێ لەسەر تەڵەبی ماڵ و مناڵی خۆی ئەو خواردنە دروستکات یعنی جیهانێکی تایبەتە چێشخانەی ئافرەت لە ماڵەکانە لەوانەیە مناڵەکەی من یاخود خێزانەکەی من ئەو خواردنە بەو شێوەیە بخوارد بەڵام کە داینێن بۆ خێزانەکەی تۆ ئەو خواردنە بە شتێکی جیاوازتر ببینێت بۆیە هەر خانمێک ئەتوانێت بە شێوازێکی جیاواز بیکات بەڵێ زۆر خواردن هەبووە من هێناومە یاخۆت سەرنجی ڕاکێشاوم لە یەک دوو بەشی ئەو خواردنەیە هێناومە ئەم خواردنە ئەو کەرەستانی کە ناگونجێ لەگەڵ ئێمە یاخود ئەو کەرەستانی کە ئێمە ناتوانین بیخۆین دەست ناکەوێت لە وڵاتی ئێمەیە گۆڕیمە بە شێوازێکی کە بگرێ لەوانەیە ئەو شێوازەی من زۆر خۆشتر بێ لە شێوازە ئەسلیەکەی من زۆر جار شۆربام کردووە ئەسڵەن هەر بە خەیاڵی خۆشمان نەهاتووە لە هیچ شوێنێکیش نەمدیوە نە لە کۆنەکان کە دایکم و ئەوانەکان و نە لە کەس دیومە لە خۆمەوە هەنێشتم تێکەڵ کردووە بۆ بە شۆربایەک یاخود هەنێشتم تێکەڵ کردووە بۆ بە زەڵاتەیەک زۆر جوانیش بووە و تامیشی زۆر خۆش بووە زۆر جار خواردنم دروست کردووە هاتووە بە مێشتمان بە دارچینی برنجم دروست کردووە بە دارچینی یاخود نۆکاوم دروست کردووە بە دۆشا و بە زەردی نەم کردووە زۆر خواردن هەیە تۆ ئەتوانی بیگۆڕی یاخۆت ئەتوانی شێوازی تایبەتی بە خۆت هەبێت دەست چاو خۆش بێ زۆر سپاس تاراخان ئەتوانین بپرسین پڕفرۆشترین خواردنتان لە چێشخانەکەیان چییە کە بڵێن زۆر مشتریە بێت کەبابە سەروپەیە تێ یاپراخە بەڕاستی یاپراخ و سەروپێمان زۆر بێت بەڵام ڕۆژانەک و بەو شتە ئەڕوات کەبابە ئەڕوات شلە و برنجەکان زۆر ئەڕۆن بەڵام ئەوەی کە زۆر زۆر سەرفیاتی هەبێ ئێمە سێشەمان بووە و جومعان بووە لەسەر سەروپێ بە تایبەتی جومعان سەروپێمان ڕۆشتووە هیچی نەماوە بگرە بەیانیش داوایان کردووە وتومانە نییە بەڵام ڕۆژانە هەفتەکە سەرانسەری هەفتەکە هەموو ڕۆژێک ئێمە یاپراخی گەڵاو یاپراخی سڵکمان هەیە یەک نەفەر لە مەنجەڵی بچووکە ڕۆژ نەبووە چی 5 مەنجەڵمان دەستە خۆش بێ هەشتان ساغ بە خوار سفتان بایەخە خۆش بێ ئەڵێنەوە پیا و ڕقی لە یاپراخ ئەڵێنەوە پیاوانی کە حەزیان لە یاپراخ نێژنەکانیان خۆش ناوێت خۆبەڕە نازان وەڵا ئێمە هەرچی لە کوردستانە پیاوەکان ڕقیان لە یاپراخە بەڵام کە دێنە ڕێگانەکەێتە خوڵبەتتر نازان بیری دایکیانەکەن بیری یاپراخەکەن یە بیری یادەوەرەکانی شارەکەن ئەوانەی کە زۆردین زۆر حەزیان لە یاپراخە بێت چونکە نازانن دروستی کردن وەڵی سپاس بخوا منیش چێژ لێنەرێکی باشم باوەسپی خۆم نەم بەڵام زۆر سپاس منیش لە چێشتا خراپ نیم بەڵام من وێکێک لەو کەسانەی کە ئەیان ناسم هاوسەرەکەمە براکانمە بڵێن چزانم زۆرێک لەو کوردانەی ئەیان ناسین لێرە هەموو پێشتر لە کوردستانە دەمیان لە یاپراخەوە ناوە بەڵام ئێستا پۆپیلەرترین خواردنە بناوبانگترین خواردن یا خواردن لای پیاوەکانمان یاپراخە
ئیتر نازامی ئەوەیە کە زەحمەتی زۆر تیاگەژین حەزەکەن بمان ڕەنجێنن هەوارقان نازامی ترەوەیان بۆچێگە بەجددی دوورن هی ئەوەیە لەوانەیە بیری هەموو شتەکان بکەن زایدە خواردنەکان ئەوانەیە تۆ بەرچاوە دەختی خۆی جا ئێوەش بەناوبانگ لە خواردنتان خۆشاوی خواردنەکان زۆر سپاسەکەم ڕوونیانەکەم تاراخان کە لە لای یەک دوو خانمی هاوڕێم وتم تاراخان ئەم جارە ئەبێتە میوانی بەرنامەکەم وتیان تو ئەو خوایە ئەم پرسیارەی لێ بکە ئێمە لە ڕەمەزانانە خەڵک حەزی لە شیرینیە وتیان هەوڵە دێن ئاسانترین شیرینی کە دروستیکەین بڵێن لقمە قازیە وتی لقمە قازەکانی بازاڕووی تاراخانووی خەڵکی تر ئەبینین هەمووی بازنەی ئەڵەی تۆپە وتی ئێمە دروستیەکەین کلکوگوی زۆر بۆ دروستە بێت تو ئەو خوایە پرسیاری لێ بکەم زانین بۆ جیازەکەی چییە یاخود ئێمە چی بە هەڵ ئەکەین وا دەرەچێت خۆی کێشەکە لەوەیە بۆ نمونە کاتێک هەویرەکە کە بەدەستەوە ئەگری بە کەوچکەکە ئەیبڕی ئەگەر کەوچکەکە چاور نەکەی بە ئاسانی هەویرەکە لە کەوچکەکە نابێتەوە کاتێک ئەکەیتە ڕۆنەکە شکڵی هەویرەکەت ئەگۆڕەیە بە خڕی نایە بخوان یەکێکان درۆشخۆلا بێت پانە بێ یەکێ درێژە بێت ئەچێتە ڕۆنەکە لەبەرەوە بە ئاسانی لە کەوچکەکە نابێت یاخود کەوچکەکە هەویری تری پێوەیە بە جیاواز ئەچێتە ناو ڕۆنەکەەوە بە یەک ئاستی تەوازنی دەست نایکەنە ناو ڕۆنەکەەوە یەکێ مراوی دەرەچێت قاز دەرەچێت بۆیە کاتێککە تۆ ئەو هەویرە بەدەست ئەبڕی ئەبێ ئەو کەوچکە هەموو کەڕەتێکی ئەو بڕینە تۆ چوری کەیتەوە چوری زۆر بەڕێکی بکەیتە ناو ڕۆنەکە دەست تۆزەڕۆنی بەرکەوێت ئاوانی بجوڵێ دەست طبعاً شکۆڵێکی تر دروست دەبێت بەڵام ئێستا لە چەند شوێنێکی تر بینیم کردبوویانە ناو کیسەیەکی سێگۆشەیی ئەوەی کە بۆ کرێم و شت بەکار ئەهێنرێت و سەرەکەی ئەبڕن ڕێک ڕێک بەحاڵ بەپێی تەوازنی دەستیان زەختێکی لەکەن و بە مەقەز ئەیبڕن مەقەسەکە چەورەکەن و بە مەقەز ئەیبڕن خرخر دەرەچێ ئەوانەی کە نەتوانن یعنی سەیتەرە بکەن بەسەر یاکە بەخری دەرچین بەڵام ئەگەر تۆ تەجروبە هەبێ خر دەرەچێ بێگومان هەر بەدەستیشە ئەوانەی بازاڕیش هەر بەدەست دروستەکرێ نە مەکینەیە و نە هیچ جیهازێکیان هەیە و نە هیچ شتێکی بڕینیان هەیە ئیلا ئەو کەوچکە نەبێت بە عەرەبەکانیش و کوردیش هەر بەو شێوەیە ئەیبڕن و دایەنێ یعنی پەیوەندی نییە بە هەویرەکەی وەگەر شل بێ یاخود تۆزەتون بێ نانە هیچ پەیوەندی نییە شلی وتنی هەویرەکەت ئەکەوێتە دوایی نەتیجەکەی لە ناوی لقمە قازیەکە دەرەچێت یاخود لەوەی کە جوان دەرنەچێ شکڵەکەی ناشرین بێ بەڵام ئەوەی کە زیاتر پەیوەندی بەخڕی لقمە قازیەکەەوە هەیە بڕینەکەیەتی و کەوچک چاوەکردنەکەیەتی دەست چاو خۆش بە سپاس بۆ ڕوونکردنەوەکە تارە بێگومان ئێمە دوو تەوەری زۆر گرنگمان ئەمڕۆ هەڵبژاردووە دوو خانمی زۆر جوانی کۆمەلگامان هێناوەتە بەرنامەکەەوە کە خواردن و جلوبەرگە بێگومان هەموو لای ئەوەل تاراخان بۆ هینت نەما کە خواردن و جلوبەرگە بەڕاستی ئەوە کە دوو چۆنەڵی دوو خاڵی زۆر گرنگ و سەرەکین لە کۆمەلگایە بۆ دوانە خانمان ڕازاون بەو دوانە خانمان زیرەک و ئازان لە بکارانەیە با پرسیارە لە بەڕێستان بکەم هەتا ئێستا جلوبەرگتانە کرد مەسەلەن کڵاوتان دروستەکرد پشتێن بوو بازن بوو ملوانکە بوو ئەم شتانە پێم وابێ پێڵاوشتیش هاتەبانیوەنە لە ڕاستیە بیدە پێش کەرەنتین با بڵێن مەجموعەی خۆتوی زۆر تایبەتن ئامادە کرد چوون بۆ شوێنی ئەسپسواری کە چوون بۆ شوێنی ئەسپسواری مۆدێلەکەم چۆ سەر ئەسپێک حتا بڵی جلەکانی تایبەتی کە قاچی خستە سەر ئەوەی کە سەر ئەسپەکە بکەوێت سێرم کرد پێڵاوەکەی ڕاستە پێڵاوەکەی جوان بوو بۆ جلی مۆدە بەڵام زۆر نەگونجاو بوو لە ڕووتان بۆ جلی کوردی هاتم ماڵێک سەرم ئەمە نابێت ئاوا لە دەرکەوتنی ئەم هەموو پۆشاکە تایبەتە و ئەم نەخش زەخرەفەیە نابێت ئەم دوو لە ڕووتان ئەوە بێت دەستمان کرد بە چنینی زۆربەی پێڵاوەکان شتێکی زۆر ناوازە دەرچۆ لە هەمان کاتیشە جاری وایە خانمە دەچێتە بۆنەیەکەوە جلێکی زۆر تایبەتە جوانی کوردیانەی لەبەرایە
جانتاکەی جلدێکی سادەی ئەوانە لەنان مەسافە دروست کرد و ئیسوارەتی کە لەسەر جگەکان شتێکی زۆر ناوازە دەرچۆ تەڵەبیی زۆر لەسەر بە خۆشحاڵی هەستێکم لەوەشانە زۆر دەرکەوتو بووین ئەو فۆتۆیانم هۆکاری ئەوە بوو کە دوور لەو ئێوە دەستکەین بە پێڵاوچنی چکە پێڵاوەکان زۆر نەشاز بوون لەگەڵ جلی کوردەکانە ئەوە بوو زۆر جوانە دەستەکانی خۆش بە بەڕاستی بیرۆکەی یعنی بە زیرەکانە بۆی ئەچی چ شتێک لەزانی دیتێڵک نقصانە خێرا شتێکی ئادەکەیتە سەری ئەوە بۆ خۆی زیرەکیە هەر بژی تەمەند درێژ بی دیاخوا ئەگەر بپرسم بڵێم هەوارخان بگەڕێتەوە بۆ 18 ساڵ و 20 ساڵی تەمەنی چی ئەکا بۆ هێچێڵ دیزاین هەرچیەکی لە ژیانە باش وەڵی ئەوەی ڕاستی بێ من زۆر هەم هەیە بۆ پێشکەوتنی کوردی و نەک بڵێن ئێستا پێیجم هێ ئەکاونتەکەم زۆر بەقوەتە و لەبەر ئەوە خەوڵەیەم کە بەقوەتنی کەم جلی کوردی ئەەکەم بڕواتی بێ هەموو تەمەنم بیرم نایە دووجار جلی بیانی یا جلی بۆنەکان بە جلی کوردیەوە نەچوبێتم ئەسرە ماڵانی خۆش مخچەکارم بە جلی کوردیەوە یعنی ئەمەندە شتێکی شیرین وە ڕەنگە ئەوە شۆکاری سەرێک و ببۆی کە بتوانم ئەم بڕاندە جێبەجێ بکەین ئەگەر بگەڕێمەوە ڕۆژانی تەمەنم کەڕۆژە دیزاینێک و فکرێک تازەم بۆ جلی کوردی دەرنایە بەڵام خۆشحاڵە ئێستاش هەر باش بریاکەوتی ئینشاءڵڵا بە بەرمانەوە ماوە بتوانین برای زۆری نێش بکەین و ئەگەر خواتەمە باقی هەر لەشتان ساپێ بۆ هیوانی شەڵا بەردەوام بن لەگەڵ تەمەنێکی دوور و درێژە تاراخان من لە بەڕێستان پرسم هەمومان خانمانین خۆ دەزانی هەمومان چێشتمان دروست کردو هەمومان بەشی خۆمان پێیان هەیە خانمیوا هەیە چەند بە دەور خودی خواردنەکە یادی ئەڵەن وڵات دەستیاوی باش نییە نازانم خواردنی خۆش نییە فەقیرە و هەموو ڕەنجەش یا سێرەکەی ئێوارە کە خواردنەکەی هاوسەرەکەی خێرا ڕخنێکی لێگرێ هیچ کات بووە بڵێن خانمی وا بێت بڵێ فریام کەوە کارێکی واپەنیان خود بیرید لەوە نەکرێتەوە چۆنەڵێ دەورەیەک بۆ چەند خانمێ بکەیتەوە بتوانی هاوکاریان بکەیت لەو کارەیە کە چێژ نازانن هیانە تازە شو ئەکەن بڵێن خێزانی تازە ژیانی خێزانداری بکە چۆنەڵێ دەست پێیەکەن بەڵێ بێگومان من زۆر خانم پەنای پێم گرتووە تاراخان من ئەبێتە کێشەم لەگەڵ پیاوەکەم هەرچی لێ ئەنێم بیزانم و نەیزانم من تامی خۆش نییە پیاوەکەم نان ناخوا پیاوەکەم ئەچێتە دەرەوە شەڕم پێفرۆشێت یاخود باسمەکان لەم لاولەولا بۆتە کێشەی خێزانی یاخود کەسێکم لەلا بوو نەم ئەزانی کە کێشەیەکی خێزانیان هەیە گەشتۆتە تەلاق لەسەر خواردن و کەسێک منی پێ ناسان پەیجەکەی منی پێ ناسانە بوون و لەسەر شتەکانی من و ڤیدۆکانی من هەوڵی یابوو زۆر بە دیقەت سەیری کردبوو و خواردنەکانی زۆر نایاب دەرچوو بوو هیچ کێشەیەکیان نەمابوو لە بینی خۆی و پیاوەکەی چونکە 15 ساڵ بوو ئەم پیاوە گیری خواردبوو کە و ئافرەتە نەی ئەتوانی خواردنێکی بەتام دروست کرد خواردنی دروست ئەکرد هەوڵی ئەیە بەڵام بەتام نەبووە چۆن بتوانین خواردنەکانمان هەموو یەکێک لە خانمان هەر یەک لە خانمێک دەستاوی تایبەتی خۆی هەیە یعنی من چەند تەلەبەم هەبێت چەند خانم لەبەردەستمانێ فێری خواردن دروستکردنیان بکەم یەک قیاسیان بەمێ یەک داو دەرمانیان بەمێ لە بەرچاوی من دروستیکەن کاتێک کە یەکێک لیژنەیەک بێت فەحسی هەموو خواردنەکان کە هەر خانمێ لەو خانمانە بە منیشەوە هەر قاپێک لەو خواردنانە تامێکی هەیە هەر دەستاوێک تامێکی هەیە یعنی هیچ خواردنێک لە خواردنێکی تر دەستاوی خانمێک لە خانمێکی تر ناچێت بە هیچ شێوەیەک ئەگەر قیاسەکەشیان مەزبوط بێت بەڵام چۆن بتوانین ئێمە خواردنەکانمان ئەگەر لە 100 تام و چێژی باش نەبێ لە 180 ڕێکوپێک بێ یاخود بچێتەوە سەر خانمێکە دەزڕینینە سەلیقەی ئەو ئافرەتە زۆر دەورەبینێت بۆ نمونە من ڤیدۆیەکدا ئەبەزێنم کاتێک کە تۆ یەی سەیری ئەو ڤیدۆیی من ئەەکەی بە ئیهمالانە سیر نەکەی وەڵا تاراخان شتێکی وای کرد وا تێقەڵی کرد وای کرد وای کرد یەکەم جار کە بتەوێ فێری ئەبێ من چیم کرد تۆش ئەوە بکەی من چ قیاسێکم کرد تۆش ئەوە بکەی من چۆن سوورم کردەوە تۆش وا سووری کەیتەوە چ کەلیمەیەک لە دەمم یەکە دەرەوە
تۆ یعنی ڕێز لەو ڕێنماییە بگری کە من ئەی خەمەڕوو بۆ نمونە زۆر جار کۆمنتم بۆ هاتووە تاراخان ئەڵەی هەر تۆ چێش دەزانی یاخود تەماتەی سوورەکناو چییە ساوەڕ چییە کەس نەیزانێ یاخود ئەم خواردنە چییە تۆ باینجان سوورکردنەوە پەتاتە سوورکردنەوە تۆ دەری ئەخەی نەخێر من خۆم ئەزانم چ جۆرە پرسیارێکم بۆیێت خۆم ئەزانم خەڵک چی کێشەی چییە لەسەر چی پرسیارە ئەکات هەڵەسم بەیانی لەسەر ئەوە ڤیدۆ ئەەکەم کە ئەزانم خەڵک کێشەی لەوەیە هەیە بۆ نمونە هەیە پڵاو ئەڵێ برنجەکانم دەنی برنجەکانم ئەکرێتەوە دوای سعاتێک پڵاوەکە ئەمێنێتەوە یاخود برنجەکان لار ئەوێتەوە قەوسە بێتەوە تۆ وەرە یەک تۆز لیمەندۆزی یاخود کەوچکێک خەن بەکاربێنە بۆ ئاوی برنجەکە برنجەکەت زۆر بەڕێکی ئەمێنێتەوە ئەگەر چەند ڕۆژ ئەو برنجە بمێنێتەوە کەواتە سەلیقەی ئەو خانمان زۆر دەورە بینێ و چۆن بتوانێت حەز و ئارەزوو بێ بۆ ئەو خواردنەکە لی ئەنێ بە بێزاری وە لی نەنێ یاخود من ڕێنماییم بۆ پیاوان کە خێزانەکانیان بەو شێوەیە بێزار نەکەن لەسەر خواردن زۆر جارە ئەو خواردنە زۆر جوانە بەڵام پیاوەکە ڕاهاتووە کە بڵێ ئەم خواردنە سوێرە تاڵە ترشەن خەستە ڕوونە بە هەر شێوەیەک بێ تێکی لێ بدۆزێتەوە ئەگەر ئەزانی خێزانەکەت خەلەلێکی هەیە لە خواردنە دەستخۆشیێکی زۆری لێ بکە بەڵام دوایی بڵێ ئەم جارە کەمێک خوێ کەمتر بەکاربێنە ئاوی زۆرم خوارد یاخود ئەو شتە من حەزم لێ نییە زۆر خۆش بوو بەڵام ئەو شتە حەزم لێ نییە ئەتوانی ئەم جارە کەمی کەیتەوە بە شێوەیەکی وا پێی بڵێ کە بێزار نەبێت ئەگەر ئەو خانما خەفەتی هەبێ یاخود بێزار بێ یاخود کێشەیەکی هەبێ ڕنگدانەوەی ئەبێ لە خواردن دروستکردنە ژیانی خانم لە ڕۆژێکا لەوانەیە ئەگەر 10 ساعاتیش نەبێ 5 ساعات 6 ساعات 7 ساعات لە چێشتخانەکەیان بەسەر بەرێ بێگومان بێزاری ڕووی تێکات بێتاقەتی ڕووی تێکات جا بێجگە لەوەی کە مناڵی هەیە مناڵی نەخۆشە مێردی ماڵە خەزووری بەنەوەیەک بن کێشەیەکی خێزانی هەبێ ئەمانە ڕنگانەوەی ئەبێ لەبەر ئەوە ئەبێ تۆ حەز و ئارەزوود هەبێ و بێتاقەت نەبی ئەگەر هەوڵ بە کۆنتڕۆڵی خۆت بکە بە هەر شێوەیەک ئەگەر کێشەیەک هەبێ لە کاتی چێش لێنانەکەیە ئەو کێشەیە وەلاوەنێ یاخود بیری لێم مەکەرەوە بۆ ئەوەی خواردنەکەت جوان دەرچێت دەستوچان خۆش سپاس بۆ ڕێنمایەکەت هەوارخان ئەکرێ پرسم بۆ نمونە ئەگەر منێکی بێژەر بم منێکی هونەرمەند بم منێکی خانمێک بم بڵێن ئیتر حەزەکەم بۆ حەفلەیەک بۆ شوێنێک یەم داوای دیزانێک لە هەوارخانەکەم بۆم دروستکە ئەتوانی مەسەلەن ئەو دیزاینە بۆ نمونە من دیزانی جلەکان و نەخشەکە و هەمووی من خۆم داوایەکەم ئایا بۆت هەیە دوایی لە هەمان شت بۆ خەڵکی تریش دروستەکەیتەوە خود نەخێرەوە تایبەتە بێ بۆ خانمەیتر هیچی تر لەسەر دروست ناکەیتەوە من وەکو ئیشی خۆم حەسەکەم هەموو کەس بیخۆشێ بەڵام ئەگەر تەڵە بێ لە بەڕێزخانەوە بێ لە هەر کەسێکەوە بێ بڵێ ئەمە تایبەتەوە بۆ خۆم ناتوانم دەستکاری بکەم ئەگەر دیزاینێکیش دروستکەم یەکەم جار بێ و لەبەر نەکرابێت خانمێک بڵێ من مافی دیزاینەکەی ئێم دایمە بەزێ لە پێیجەکە ئەوەشمان بەڵام وەکو ئام ئێمە شتەکانمان هەمووی پاپلیکا بۆ هەموو کەسە حەزەکەین هەموو کەس بیخۆشێ لای من جیاوازی چینایەتی نییە ئێمە کێشەمان تقریبا لەگەڵ ئەو شتانە بۆ دروست بووە لەبەرەوەی کە لای من وەکو خۆم وەکو HL دیزاین چینایەتی نییە لای ئێمە کێ لە کێ باش لەتێکردن بەڵام دیزاینەکە لە حاڵەتێکە توی دیزاینەکە هی خۆتە ئەڵێ تکە ئەەکەم ئەمەم بۆ بکە بەس بۆ خۆم ئەمە من ناتوانم دەستکاری بکەم و ناتوانم ئەگەر ڕم پێنەی لە پێیجەکەشم ناتوانم باید مسێرم ئەگەر دیزاینی خۆم کردی بێتم یەکەم جار بێت بەسەر خێرا خانمێک پەیوەندی ئەکا ئەڵێ ئەم دیزاینە بۆ من و بۆ کەسی مەکارەوە ما دیزاینەکەی هەیە ئەمەش من ناتوانم پێی دووبارە بکەمەوە بەڵام ئێمە زۆر جار تووشی ئێشارێک ئەبین لەسەر ئەوە بەڵام ئیشەکە بۆ فڵان ئیشەکە بۆ هونەرمەند ئیشەکە تویش مافی خۆیەتی ئەڵێ من ئەوەم ئەبێت یعنی ماندووبوونەکەی ئێمە ئەیات ئێمە لەبەر ئەوە ناتوانین دووبارێکین ئەمە لە دەسەڵاتی ئێمەیان نیە بەڵام وەکو خۆمان کە شتێ بکەین حەسەکەی بۆ هەموو کەسی پێین چکە جیاوازی لە لای ئێمە بە هیچ شێوەیەک نییە ئێمە لەناو بڵێن لەناو کۆمەلگای کوردیە زۆرێک لە پیاوەکانمان
زۆرێک لە پیاوەکان پێیان خۆشە کە دەبنە خاوەنی کوڕ کە کچیان نەبێ بڵێن ئەبێتە خەم بۆیان بەڵام بەڕای من مامۆستا ئەمین سەپانێکێکە لەو پیاوانی دەبێ هەمیشە بە سەربەرزی و شانازی بە خاتوتاراوە بکە بە هەمان شێوە هەوارخان کە ئەم کچە جوانانیان بوونەتە سمبولی کۆمەلگا بوونەتە کەسێکی بە سوود و کۆمەلگا کە خێر بەخشنەوە بۆ خانمان ئێمە وەکو خۆمان کە کچی بەردەوام لە مناڵیوە کە من کچە گەورەی باوکمم لە منەوە دەستی پێ کردووە تا بچووکترینمان هەمومان یارمەتی باوکمان ناوە من لە پۆلی سی ئیبتیداییەوە باوکم تازە مەکتەبەی دانابوو لە هەڵەبجە مامۆستا بوو لە سەناعە و لە مەکتەبی شەوان لە هەڵەبجە هەوی هەموو تەلەبەکانی ئێنایەوە 1000 تەلەبە بوون چەند تەلەبە بوون هەوێ ئێنایە من و دایک و باوکم هەتا بەیانی ئەو هەوەیانەمان کە ئەو ساجیهازیش نەبوو بە ئوتوو ئەمان بڕی یەکێک ئەی بڕی یەکێ ئوتوو یەکرد یەکی ڕێک یەکرد یەکێ دوایی کە ئوتوو ئەکرا چاکەکرا کەپسەکرا قراغەکانی چاگەکرد تا بەیانی باوکم ئەی بردەوە بۆ مەکتەب 1000 دانەمان دروستە کرد باوکم لە هەچ کاتێکا پێویستی بە ئێمە بووە ئێمە هەر کچێکمان دەوری حەوکوڕمان بینیوە ڕاستە کوڕ دەوری زۆرە بۆ خوشکەکانی یاخود بۆ دایک و باوکی لەوانەیە ئەو منەتەی کە کوڕبی کا بەسەر دایک و باوکە وەکو ئەوە نییە کە زاوا بیکەن بەڵام لەگەڵ ئەوەشا هەنێ زاوا جێگەی کوڕ ئەگرێتەوە و خۆشەویستە بەقەدەر کوڕ بەڵام جیاوازیان هەیە بەڵام ئەگەر کچ باش بێت دڵسۆزترە بۆ دایک و باوک و هەر ئێمە هەر کچێکمان دەوری سێ کوڕمان بینیوە بۆ باوکم لە دوکانە یارمەتیمان ناوە لە ماڵەوە یارمەتیمان ناوە لەخوا بە زیادێ خوانەتان بڕێ بەڕاستی لە کۆنا خەڵک کە تەمەنای کوڕی کردووە کشت بۆ کشت و کاڵ پێویستی کوڕەکەی بۆ هاوکاری بکە بێ دروێنەی لەگەڵا بکە بەڵام ئێستا خوانەی بڕێ کوڕەکانی شار زۆرێک لە باوکەکانە پرسین بووینە تەمایی سەرێشە هەنێک لەم گەنجانەکە بەردەوام شتی نوێیان ئەوێ لە باوکەکان سیارەی نوێ و جیازی نوێ ئەوانە بەڕاستی دوو دەنکە مرواری زۆر جوانی درەوشاوە ئەمڕۆ بەرنامەکەیان ڕازانمەوە من داوای لێبوردنەکەم لە کاتم گرتن زۆر خۆشحاڵ بووم کە ئامادە بوون لەگەڵما گەورە بوون پێ بەڕاستی دوو براندی کوردی گەورە دوو خانمی جوانی شاری سلێمانی لەگەڵمانە بوون زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ڕێنمایەکان سپاس بۆ ئەو قسە خۆشە جوانانەی کە کردان خۆشحاڵ بووین هەوارخانگیان تاراخانگیان بەخێر بێن سەر و سەر چاو باندیەی من مروارەکانی غوربەتان ڕۆشن کردەوە کاتێکی خۆش و خواتان لەگەڵ سپاس لە کۆتاییدا ئەوە ماوە بیڵین هونەری ئەغریقی ئەو ڕاستیمان بۆ دەسەلمێنێت کە زۆربەی شارستانەتیەکان پایەکانی بەژن قایم دەکات ژن کۆڵەکەی ماڵە ژنان کۆڵەکەی شارستانێتین گشتە و مرواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو